ئێمە لەمە دو هیچ مبەڕیلێک نییە کە لە جاران باشتر نەبین شوشکە شوێنەکەمان ڕێکپێکتر و پاک و خاوێنتر و جوانترە بە دڵنیاییوە هەستێکی بەرزمان هەیە کە توانین بە شێوەیەکی باشتر و ڕێکپێکتر ئەم ماڵە بکەینەوە ماڵی نووسەران و هونەرمەندان و ڕۆشنبیران و ماڵێک بۆ خوێنەران و کتێب دۆستان. ماڵی شوکو ماڵی وەفایی کاریگەریەکی باشی هەیە لەسەر گەنجان کاتێک ترەبینی کۆڕەکرێ سیمینارەکرێ گەنجان لێرە کۆبنەوە بەهۆی هەر هۆکارێکەوە بێ کۆبوونەوەیەک هەیە ئەمەش تەسیری هەیە لەسەر بیرکردنەوەی گەنجان و بە ڕۆشن بیرکردنی گەنجان کرد ئەم هەموو کتێبە جوانە لێرە هەن هەموو نووسەرە لێرە کۆیان بۆتەوە لەنا ئەو ڕەفانەی ماڵی وەفایی بەکردنەوەی جارێشتر دوای ئەم ماوەی کە داخرا ماوەی کە پێویست بوو جارێشترێمە ئەم ماڵە بکرێتەوە هەمومان دڵخۆشین بە دڵنیاییەوە. بەشداریمان کرد لەم ئیڤێنتەیە بە خواردنی کوردەواری و بە شێوازی کوردەواریانە تاکو ئامانجێک بگەێنین کە کللتورەکەمان هەمیشە زیندووە کللتورەکەمان هەمیشە بە زیندوی ئەمێنێتەوە لەسەر و هەموو ئەمانەشەوە کە ئەیکەین ئێمە ئەمانەوێ هیوایەک بین بۆ ئەو کەسانەی نەخۆشی شێرپەنجەیان هەیە. پرۆژێکی ئێمە لەژێر دروشمی بادەست لە ملی هیواکەین بریتێ لە پرۆژێکی خێرخوازی کە تایە داهاتی ئەم پرۆژەیە پێشکەش بە خستەخانی هیواکرێ ئامادەکردنی پرۆژەکەمان لەلایەن کۆمەڵی خوێندکاری پەیمانگاکەمانەوە بووە بێگومان بەسەرپەرشتی من و بە خاوەنی بیرۆکەکەش منم. یاریدەدەری سەرۆکی زانکۆ بەڕێز دکتۆر ڕەنج دەرمحەممەد بەڕێزیان با فەرمێت بۆ دابشکردنی خەڵاتەکان. یەکەم بە پلەی یەکەم بەڕێزیان با فەرمێت. ویسمان پێشبڕکەیەک لە نێوان خوێندکارانە دروستکەین ئەوە ژوای کرد کە بیرلەوە بکەینەوە کە هەستین بە خەڵاتی یەکەم و دووهەم و سێەمەکانی خوێندکاران بەگشتی کە ئێستا فعلەن لە خوێندنان بەڵام لەسەر ئاستی کۆلێژ و بەشەکانی خۆیان یەکەم و دووهەم و سێهەم بوون و ئەوە ژوای کردووە کە ئەم قۆناغە بێ بە قۆناغێکی هاندان بۆ خوێندکارەکانی دیکە و بۆ خوێندکارە هاوڕێکانی. ئەم پرۆسەیەکی زۆر باش بوو بۆ زیاتر هەوڵدانی خوێندکارانە و زیاتر تەشێکردنیان و پرۆسەیەکی زۆر باش بوو بۆ ئەوەی بۆ ساڵەکانی داهاتوو بتوانن زیاتر هەوڵ بن و تەشجیع بن. بەشی کۆمپیوتەر ئەمیر فازڵ عابد قۆناغی یەکەم